هاوڕێکم هەبوو ناوی ئاسۆ بوو. ڕۆژێک زۆر بەهێز بوو بۆیە سەردانی نەخۆشخانەی کرد. پاش ئەوەی هەندێک پشکنینی ئەنجامدا دەرکەوت کە بە ڕێژەیەکی زۆر مەترسیدار تووشی شێرپەنجەی خوێن بووە و لە بەدبەختیدا پزیشکێکی وشک و سارد چاوی پێکەوت. بەخۆی و دایکی وت کە پێویستە لە نەخۆشخانە بمێنێتەوە و نەخۆشیەکە بەسەریا زاڵ بووە. باوەڕ ناکەم بتوانێت لە 2 مانگی تر زیاتر بژی. ئەم هەواڵە وەکو هەورە بروسکە دای بەسەر ئاسۆ و دایکیدا. تاوای لەهات بە تەواوەتی خۆی ڕادەستی مرگ کرد. لە ماوەی چەند کاتژمێرێکدا هەواڵەکەمان بیست و دەور و خولیماندا و خودای میهرەبان و بەزەیی خودامان بیرخستەوە و ئەوەی کە چارەنووس و ژیان و مردنمان دیاری دەکات تەنها خودای تاقانەی بێ هاوڵە. پاش بیستنی ئەم وشانە کەمێک هێور بوویەوە و هۆشی هاتەوە سەرخۆی. پاش چەند ڕۆژێک پزیشکەکەی کە چاودێری بوو ماوەی کارکردنی تەواو بوو. پزیشکێکی تر هاتە شوێنی. کاتێک ئەم پزیشکە هات بۆ لای وتی ئەوە چیتە؟ خەمبار و ترساویت؟ شێرپەنجە وەک هەر نەخۆشیێکی تر نەخۆشیە و بۆ ماوەی 6 مانگ بە پێی پلان چارەسەر دەڕۆین تا خودای گەورە شیفات بۆ دەنێرێت و پاشان دەربچی دە نەخۆشخانە و بگەڕیتەوە بۆ ناو ژیانی ئاسایی خۆت. هەروەک زۆرینەی ئەو کەسانێکەوە چاک بوونەتەوە. ئاسۆوتی بۆ کەسی تر چاک بووتەوە؟ پزیشکەکەوتی بەڵێ بێگومان ئەگەر پێت خۆشە پێتانی دەناسێنم. باوەڕ ناکەن کە ئەم وشە جوانانەی ئەم پزیشکەی کاریگەرێکی بەهێزی هەبوو لەسەر دەرونی ئاسۆ و وەڵامدانەوەی بۆ چارەسەرکردنی هەرواش بوو. 5 مانگ تێپەڕی تاوەکو ئاسۆ چاک بوویەوە. پاش ئەوەی نشتەرگەری چاندنی ئێسکی بۆ ئەنجام درا و لە نەخۆشخانە دەرچوو. ئێستا خەریکی ژیانێکی ئاساییە لەگەڵ هاوسەر و منداڵەکانی. سوبحان الله ئەم وشە جوانانەیە پزیشکە ناوازەیە کاریگەریەکی مەزنی هەبوو لەسەر دەرونی ئاسۆ و چاکبوونەوەی. سوپاس بۆ خۆی گەورە. لەو کاتەیە ئەو فەرمودەی پێغەمبەری نازدارم بیرکەوتەوە کە دەفەرمێ بەشیروا ولا تنفروا یسروا ولا تعسروا. مژدە بەخش بن و تۆقێنەر مەبن. مژدە بەخش بن و ڕوخێنەر مەبن. شتەکان ئاسان بکەن و قورسی مەکەن. پەیامبەری ئازیز درود و سەلامی خۆی لەسەر بێت کاتێک سەردانی نەخۆشێکی دەکرد پێی دەفەرموو لا بەئسە طهور إن شاء الله. واتە هیچ قورسی و زیانێکت پێ ناگات بەویستی خوددا ئەم نەخۆشە دەبێت تەمایی پاکبوونەوە لە گوناهەکانت. ئەم وتەیە 2 مژدەی لە 1 مژدەدا پێغەمبەر درود و سەلامی خۆی لەسەر بێ گەشببینی دروستی پێخۆش بوو. لێیان پرسی کە گەشببینی دروست چییە؟ لە وەڵامدا فەرمووی وشەیەکی باش چاکە هێنەر کە کەسێکتان دەیبیستن. هاوڕێیەکی ترم هەبوو ناوی زەکەریا بوو. تووشی ڕووداوێکی هاتوچۆ بوو بە جۆرێک کە ئێسکی قاچ و هەردوو دەستی ورد و خاش بوو بوون. 3 ڕۆژ لە نەخۆشخانە بەدەم ناڵە و بێخەویەوە مایەوە. کاتێک یەکێک لە پەرستارەکان هات بۆ لای داوای کرد کە لەبەر خاتری خوا هەریج نەبێ ئازارشکێنێکی باتی و خەولێخەرێکی باتێ تاوەکو خەوی لێ بکەوێت. پەرستارەکە بەزەی پێداهاتەوە وتی باشە ڕۆڵەکەم بەڵام نەکەی بە پزیشکەکەت بڵیت دەرزێکت بۆکەم کە دەتوانێت گایەک خەو لێ بخات. کە دەرزیەکەی لێدا 8 سەعات لەسەر یەک چاوی چووەخەو. کاتێک بەیانی هاتەوە سوپاسی کرد و دوعای خێری زۆری بۆ کرد و پرسیاری لە ناوی چارەسەرەکە کرد. پەرستارەکە پێکەنی و پێیوت کە تەنها مغەزیەکی گیراوەی خۆی ئاسایی لێداوە و هەموو بابەتەکە هەڵخەڵەتاندنێکی دەرونیە. سەری سوڕمالەوەی کە چۆن یەک وشە دەتوانێت قەناعەتی مرۆڤێک بگۆڕێت بە جۆرێک مێشکی باوەڕی پێ بکات و جەستەشی پشتڕاستی بکاتەوە. بۆیە پەروەردگاری میهرەبانیشمان فەرموویەتی ئەلەم تەڕە کەیفە ضەرەبە الله مەثەلا کەلیمەتەن طەیبەتەن کەشەجەرەةٍ طەیبەةٍ ئەصلها ثابت وفرعها في السماء تؤتي أكلها كل حين بإذن ربها ويضرب الله الأمثال للناس لعلهم يتذكرون. تکایە بەزەیتان بە خەڵکیدا بێتەوە و نەرمونیان بن لەگەڵ خاوەنی خەموو بەڵادا مژدەیان پێ بدەن و بەرپەرچیان مەدەنەوە. پاکترین و باشترین وتیان بۆ هەڵبژێرن لەوانەیە وشەیەکی باش دڵێک زیندوو بکاتەوە و بەرەو ئاسمان بەرزی بکاتەوە و لەوانەیە وشەیەکی خراپ دەرونی کەسێک بکوژێت و بیدات بە زەویدا. پەیامبەر درود و سەلامی خۆی لەسەر بێ ڕاستی فەرمووە کە دەفەرموێت بەشیروا ولا تنفروا یسروا ولا تعسروا. مژدە بەخش بن و بەرپەرش دەرەوە مەبن. شتەکان ئاسان بکەن و قورسی مەکەن. الکەلیمەة الطەیبە سەدەقە. وشەیەکی باش چاکەکردنە. خوای میهرەبانیش دەفەرموێت وەقولوا للناس حوسنا. قسەی باش و وتەی باش بە خەڵکی بڵێن. سمارت وەرچەرخانە.